ئامانجی گەورەی تورکیا لەم داگیرکاریە و لەم بەزاندنی سنوورە تەنها بوونی پەکەکە نیە، بوونی گرێلاکانی پەکەکە نیە لە ناو هەرێمی کوردستان و باشووری کوردستانە، بەڵکو ئەو خەونێکی لە مێژینەوەی هەیە 38 ساڵ زیاترە کاری بۆ کات کە ئەوێ زیاتر ئەو پرۆژە لە مێژینەکەی خۆی کە دروستبوونی ویلایەتی مووسڵا زیینوو بکاتەوە، هەروەها ئەو خەونانەی کە کاتی خۆی کەمال ئاتاتورک بۆی ناهاتە دی ئەم بهێنێتە دی جارێکی تر ئیش بۆ بەتروکردنی هەموو کوردستان هەموو ئەو کوردەکانی ناو تورکیا کات و هەروەها دژی هەموو نەتەوەکانی ناو کوردستانی تورکیا ئیتر هەر بە چەرکەسەوە هەر بە ئەرمەنەوە هەر بە کوردەوە هەتا ئێمە ئەگەر لە سەری مێژۆ بکەین لە ڕۆمێژوەکەەوە لە ڕۆمێژوەکەەوە هات نەتەوەکانی ناو تورکیای بە یەکتری خەریب و قڕئەکرێکی لەوانە جینۆسایت و قەتڵ عامکردنی تورکەکان ئەرمەنەکان بوو بەدەستی کوردەکانەوە بوو سوارەی حەمیدیان دروست کرد کە بۆ لە ناوبردننی ئەرمەنەکان بەدەستی کوردەکان بۆ ئەم دوو نەتەوەی بکەن بە دژمنی یەکتری لە مێژووە ئەمە ماوەی 100 ساڵ لەمەوە پێش هاتن سیاستێکیان بەکارە سیاسەتی جۆنۆسایدکردن و قڕکردنی ئیبادەی جەماعی و کۆمەڵکوژی گەلانی ژێردەستەی خۆی بە تایبەتیش کورد ئەمە دەمێکە ئیشی بۆکەن ئەم تورکیا ئۆردوگانیش ئەو خەونێ ئەوێ زیاتر پەرە بەو خەونەی بات و ویلایەتی مووسڵ جارێکی ترزین و بکاتەوە بۆیە جارناجارێک هێرشەکاتە ناو هەرێمی کوردستانە و باشووری کوردستان هەروەها لە سەدەکانی ڕابردووە ئەگەر بیان ویستا جینۆسایتی کورد بکەن جینۆسایتی کوردیانە کرد بەڵام ئێستا هاتن سەیرەکەن تەکتیک و سیاسەتیان گۆڕیەوە و ئەجندای خۆیان گۆڕیەوە بە شێوازێکی تر هاتوون سیاسەتی ئیکۆسایت بەکارێن سیاسەتی ئیکۆسایت وێرانکردنی هەرێمی کوردستانە ئیتر بە باشووری کوردستان و یا ڕۆژاوی کوردستانەوە بێ لە ناوبردننی خاکەکەیەتی گۆڕینی دیمۆگرافیاکەیەتی یەکێ لەو مەشروع گەورەکان مەشروعی پرۆژەی گاپە پرۆژێکی بکە پرۆژەیەکی گەورەیەکە لە ساڵانی 1966 خەریکی جێبەجێکردنی وازان لە 2025 کۆتاییەت ئەم پرۆژەیەکە کە چەند بەنداوێکی گەورە لەسەر ئەو ناوچە کوردیانە دروستەکرێت کە بەر کوردستانی باکوورەکەوێ لەسەر هەردوو ڕووباری گەورەی فورات و دیجلا لە سا هەشتا ڕووباری فوراتی بەرەکەوە لە سا 20 ڕووباری دیجلا زۆربەی ئەو ناوچانەی کە بەر ئەم پرۆژەیەکەوێتەوە ژێر ئاوە لادێ کوردەکانە گونیشنە کوردەکانە ئیتر ناچارن ئەو کوردانە زێد و حاڵ و ماڵی خۆیان بەجێ ئێڵن لە بری ئەوە کێت لە ئەو پرۆژانەیە کارەکە تورگێت یعنی ئەمە دیمۆگرافیای کوردستانە لەلایەک ئەمە لەلایەکی تریەت دارەکانمانە بڕێتەوە هێتە ناو قوڵایی هەرێمی کوردستان ئەو هەموو دارەی بڕێوە ئەمە هەر ژینگەکەمان وێران کاتێکدانی ژینگەی کوردستانە جگە لەوە ئەو دارزەیتونەکانی ئەفرین کەواتە ئەمە بەوە نەوەستاکە جینۆسایتمان کاتون سیاسەتێکی تر پیاداکەن کە لە ناوبردننی وێرانکردنی ژینگەی هەرێمی کوردستانە ئەمە ئامانجی تورکیا تەنها ئەوە نییە ماف و ئازادیمان لێوەرگێتەوە بەڵکو ئەوێ سروشتەکەشمان تێگە ئەوێ سروشتەکەشمان لە ناوبەرێ ئەوێ گەلێک هەیە نەتەوەیەک هەیە لەسەر ئەم خاکە بیسڕێتەوە کە کووردە بە هەموو شێوەیەک ئەو سەدان ساڵە کار لەسەر نەمان و قڕکردنی کوردەکە تەنها ئەوە نەبووە ئەزانێ ئیتر زمانەکەی نەیتوانی زمانەکەمان لە ناوبەرێ نەیتوانی وەکو بەشەریەت لە ناومان بەرێ بەڵام ئێستا ئەوێ چی بکات ژینگەکەمان پیسکە ماوەی پێشوو 12 جار کیمیایی کرد بە مەنتیقەکانی ناوچەی بەرواری باڵا و سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ کوردستانی تورکیا ئەمیش بە بیانووی لە ناوبردنی پەکەکە بەڵام ئەمە هات سروشتەکەی ئێمە پیس کرد ئاومان پیس بوو خاکمان پیس بوو دارەکانمان پیس بوو ئەمە تەنها زیانی لەسەر خۆمان نییە بەڵکو زیانی لەسەر نەوەکانی داهاتوش ئەبێ چکە پیسبوونی ژینگە هەر تەنها ئێمە زەرەرمەند نابین بەڵکو نەوەکانی داهاتوش لەم پیسبوونی ژینگەیە زەرەرمەند ئامانجە گەورەکەی تورکیا لە ناوبردنی کورد بە هەموو ئیتر پێکهاتەکانی و لە هەر پارچەیەک بێتتر پارچەی باشوور بێ ڕۆژئاوا بێ ئەوە تا لە ڕۆژئاوا کاری بۆکە لە باشووریش ئەوە تا خەریکی ئێمە باکووریش بە هەموو نەوەیەکەوە خۆی لەسەر خەریتە هەر کوردستانی گەورە بسڕێتەوە کاری لە مێژینەی بۆ کردووە ینی ئەمە خەونی گەورەی ئۆردوغان ئەوەیە.
لە بەرامبەر بەرژەوەندی مادیەکانە لە بەرامبەر بەرژەوەندی ئابوووریەکانە ئێمە هێزی سیاسیمان هەیە لەم کۆمەلگایە خۆی لە ڕووی فکرێ و ذهنیەتەوە هاوکارێتی طبعاً بەرژەوەندی سیاسیش و بەرژەوەندی ئابووریشی لە پشتەوە یەکێ لەو هێزە گەورانە لەوانەیە بەڵێنی ئەوەی پێبیرا بێ لە مستەقبەلا یا لە ئایندەیەکی دوورە ئەگەر ویلایەتی موسڵ زیینو بکرێتەوە ئەو ویلایەتە بیرێت بەیەکێ لە هێزە سیاسیە کوردەکانی ئەم ناوچەیە بۆیە ئەو کاراکە طبعاً بەرژەوەندی سیاسیشی هەیە و بەرژەوەندی ئابووریشی هەیە هەروەها لاوازی و خۆپچووکردنەوە و دایمە بە کۆیلەکردنی خۆی لە بەرامبەر داگیرکەرانە ئەمە سیاسەتەکەیەتی جگەلەوە ئەمە کە لەلایەک ئەوڵە پێی فرۆشراوە لەلایەکی پاساو بۆ یعنی ئەڵێن کە گوایە ئەمە ڕێکەوتنامەیەک هەبووە لە ساڵی 1963 ئەفۆشتاوسیا لە نێوان ڕژێمی پێشووی سەدام و لەگەڵ تورکیا لەگەڵ ئۆردوغانە کە لە هەشتاوسیا بەتەمابوون چی بکەن ڕێکەوتنامەیەکیان کردووە کە تاک بۆی هەیە ڕژێمی تورکیا بۆی هەیە بێتە ناو قوڵایی هەرێمی کوردستانەوە ینی سنووری عێراق ببەزێنێ ئەمیش بە پێی ئەو ڕێکەوتنامەیە بۆ لە ناوبردننی دژمنە گەورەکان کێ پەکەکە دژمنە گەورەکەیان کووردە ئەماڵن کاتی خۆی سەدام لە هەشتاوسیا ڕێپێ ئەی باشە ئەم ڕێکەوتنامە خۆ ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی نەبوو ڕێکەوتنامەیەک نەبوو لەسەر ئاستی نێودەڵەتی و ئامازە کرابێت و لە نەتەوەی گرتۆکان مسادەقە کرابێ بەڵکو ئەمە تەنها ڕێکەوتنامەیەکی دوو ڕژێمی داگیرکەری تۆتالیتاری بووە بەڵام ئەم ڕێکەوتنامە ئەگەر لە ڕۆ قانونیەکەەوە سەریکای قۆی قانونی هیچ شتێک نییە چونکە لەبەرەوەی ڕژێمی سەدام لە 2023 کەوت ڕووخایتر کەواتە ئەم ڕێکەوتنامەکە لە ڕۆقانونیەکەەوە لە نێوان دوو کەسا بوو ئەگەر کەسێکیان لە دەسەڵاتانە مایە ڕووخایە لە نەمە ئەیتر ئەو هیچ قۆیکی قانونی نامێنێت بەڵام ئیستا ئەوان کرەوە بە پاڵپشت تورکیا لەم لاشەوە ئەوە بوو کۆنسۆڵی تورکیا هات سەردانی ئەڵەن سەردانی کە گوایە سەردانی پەرلەمانی کوردستانی کردو لەگەڵ یەکێ لە جێگرەکانە کۆبوونەوەی کردو کە گوایە ئێمە لە سەر خاکی خۆمان دارمان بڕیوەتەوە ئیدانەی ئەوەی کردو کە ئێمە ناڕزایی دەرەبڕین ئەڵێ خاکی خۆمانە و ئێمە کڕیمانەتەوە ئەو خاکە جگەلەوە کەەوە ئەڵێت ئەم هینە هەر ئەوە نەبووە کابینەکە ئەڵە لە کابینەکانی پێشووە ئەم خاکە فرۆشراوەتەوە کەواتە ئەمە هاتۆ لە خاکی خۆیان ئەم هینە دارانە ئەبڕێتەوە ئەمەش چییە بەهۆی کێوە بەهۆی کۆیلەکانەوە بەهۆی خۆفرۆشانی کوردستان ینی کوردستان فرۆشراوە ئێمە کۆمەڵێ ڕاگەیەندکاری تەمەڵ و خەواڵ و ڕۆژنامەنووس و میدیاکاری ڕێزم بۆ جەنابەت هەیە لەژێر بەتانیەوە دانیشتووە بەس تەنها لە سایتەکانە و کۆپی پێستەکە خۆی ناچێ بچێتە گۆڕەپانی ڕووداوەکان ئایا بزانە ڕووداوەکە تا چەند ڕاستیان بەس تەنها دانیشتۆ کۆپی پێستی ئەم سایت و ئەو سایتەکە ئیتر بە دوایینەکان ئێمە زۆربەی ڕۆژنامە نووسەکانمان هەروەکوتم بە دەگمەنتیایەتی چالاکووریا بێ هەمووی تەمەڵ و خەواڵ و لە جێگای خۆی و لە ژێر بەتانیەوە هەواڵەکان بڵاوە کاتەوە بەس هەواڵی درۆ و ناڕاست و چکە تەنها چیە ئەجندای تورکیا جێبەجێەکە زۆربەی زۆری کەناڵەکان ئەو کەناڵانە خۆیان هین تەمیلیان لە هینەوە بۆیت لە تورکیاوە بۆیت ناچارین ئەبێ ئەجندای ئەوانیشین کرد ئەمە سەبەبی ئەو ڕاگەیاندانێک کە ئەو هەواڵانە بڵاوکەنەوە خزمەت بە ئەجندای تورکیاکەن بۆ چونکە سەرمایەمادەکەیان و هینەکانیان زۆربەی زۆری ئەو کۆناڵانە کێ تەمیلیەکە تورکیا تەمیلیەکە تورکیا ئەوە نییە تەنها بێت و لە ڕووی جەستەی و لە ڕووی سروشتەوە ئێمە ئیبادە بکات و لە ناومان بەر هاتۆ کاری لەسەر فکریشمان کردووە هاتوۆتە ناو ماڵەکانمانەوە ئەوە تا ئێمە هەموو کەناڵەکان ئەو کەناڵە تورکیەکان لە ناو ماڵەکانمانایە بەس بە زمانی کوردی دەیان کەناڵ کراوەتەوە بۆ خزمەتی ئەجندای تورکیا بەڵام بە زمانی کوردی ئێمە ئەوەتە هەر لەو دراما تورکیەکان و هەر لە بەرنامە تورکیەکان و هەموو شتەکانی سەرەکەن بە بەرنامە و پرۆگرامەکانیان و بە استراتیژ و شێوازی بەرنامەدا بۆ ڕێژرا و سیستەماتیکراوی تورکیایە ئێمە ئەو کەناڵانە هیچی ئەو درامانەی کە لە کەناڵی ئێمە لە کەناڵانی کە لە ناو کوردستانە لێرێ قەت لە ناو تورکیا لێ نایرێ سێرەکەن ئێمە ئەو درامانەی کە ئێکە هەمووی لە هین بێئیمێتکردنی کووردە
وا لە کوردەکە وا لە تاکی کوردەکە کە سەریکە تاکێکی پاسیڤ و تاکێکی کەم سەیری خۆی بکاو و دایمە دوژمنەکەی بە گەورە بزانێ خۆی بە بچووک بزانێ ئەمە تەڵعەن تورکیا بە بەرنامە ئەمەی کردو ئەم کەناڵانەش هەموو ئەو کەناڵانە دەیان کەناڵ هاتۆتە کوردستانە ئەم کەناڵانە کە کاری بۆکە ئەجندای تورکیا جێبەجێکە.